ڕێز و سڵاو بۆ و بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی ئاوڕیانی هاوکارمان تونێتەوە خزمەتان بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی سەر لە بەیانی ئەمڕۆی یەکشەممە. سەرەتا سەرجێڕی چەند هەواڵ. گیان لە دەستانی سێ کرێکاری خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان. گیان لە دەستانی سێ هاوڵاتی بەهۆی ڕوودانی ڕووداوی هاتوچۆ لە جادەی سنە بۆ مەریوان. بانکێشتی کۆمەڵێک لە چالاکانی مەدەنی و فەرهەنگی شاری بانە. کۆبوونەوەی کرێکارانی شرکەتی نەوتی فەلات قاڕای شاغڵ لە بێهرگان و ناڕەزایەتی کرێکارانی فرۆشگاکانی ڕێفاه لە ئێران. گیان لە دەستانی سێ کرێکاری خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان. لە ڕۆژانی هەینی و شەممە 18 و 19 ڕۆژبەر دوو کرێکاری خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان لە شاری سلێمانی و هەروەها کرێکارێکی دیکە لە شاری مەریوان گیانیان لەدەستاوە. بە پێی راپۆرتەکان ڕۆژی هەینی 18 ڕۆژبەر دوو کرێکاری خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان بە ناوەکانی شوکرۆڵا دووکشکانی و محەممەد ئەسعەدیکیە بەهۆی تەقینەوەی تانکەری نەوت لە نزیک شوێنی کارەکەیان بەداخەوە گیانیان لەدەستاوە و خاوەن کارەکەیان لەلایەن هێزەکانی ئاسایشی هەرێمی کوردستانەوە دەست بەسەر کراوە. هەروەها ڕۆژی ڕابردوو کرێکارێکی بیناسازی بە ناوی نەبەرد عەبدی خەڵکی گوندی ژنێن سەر بە شاری مەریوان بە ماوەیەکی یەک مانگ لەوە پێش بەهۆی کەوتنە خوارەوە لە بەرزاییەوە لە کۆمادا بوو. بەهۆی خراپی دۆخی تەندروستی گیانی لێدەستا. گیان لە دەستانی سێ هاوڵاتی بەهۆی ڕووداوی هاتوچۆ لە جادەی سنە بۆ مەریوان. ڕۆژی شەممە 19 ڕۆژبەر 1404 یەتاوی بەهۆی پێکدادانی دوو کامیۆنی ترانزیت لە جادەی سنە بۆ مەریوان سێ هاوڵاتی بەهۆی سەختبوونی برینەکانیان گیانیان لەدەستاوە. بە پێی وێنانەی کە بەدەستمان گەیشتوون پاش ڕوودانی ئەم کارەساتە ئەو دوو کامیۆنە ئاگریان گرتووە و هاوڵاتیەکی خەڵکی شاری کرماشان کە شۆفێری یەکێک لە کامیۆنەکان بووە هاوکات لەگەڵ دوو هاوڵاتی دیکەی خەڵکی شاری سنا لە ئاگرەکەدا گیانیان لەدەستاوە. بە وتەی سەرچاوەکانی هەواڵ سەرەڕایەوەی کە زیاتر لە دوو کاتژمێر ئەو دوو کامیۆنە لە ئاگردا سوتاون تیمەکانی فریاگوزاری خێرا ڕەوانەیە و شوێنە نەکراون. بانکێشتی کۆمەڵێک لە چالاکانی مەدەنی و فەرهەنگی شاری بانە. بە پێی راپۆرتەکان هێزە ئەمنیەتیەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی لە شاری بانە بە مەبەستی ڕێگریکردن لە دەستپێکردنەوەی ناڕەزایەتیەکانی خەڵک لەو شارە کۆمەڵێکی زۆر لە چالاکانی مەدەنی و فەرهەنگیان بانکێش کردووە. بە وتەی سەرچاوەکانی هەواڵ پۆلیسی فەتا هاوکات لەگەڵ نوێنەرێکی ئیدارەی تڵاتی شاری بانە بەڕێوەبەرانی چەند کاناڵ و پەیجی تۆڕە کۆمەڵایەتیەکانیان لەو شارە بانکێشت کردووە و پێیانیان ڕاگەیاندووە کە تاکو و سێ کاتژمێر پاش مەراسمی ناشتنی کۆڵبەرانی گیانبەخت کردو نابێت هەواڵی سەرخۆشیە ڕاستەی بنەماڵەکانیان بکەن. درێژکردنەوەی ماوەی بەندکرانی هاوڵاتیەکی خەڵکی شاری سەقز. بە پێی دوایین هەواڵەکان ماوەی بەندکراوێکی خەڵکی شاری سەقز کە لە سەرەتای مانگی گەلاوێژ دەست بەسەر کراوە بۆ ماوەی 120 ڕۆژی دیکە درێژ کراوەتەوە. ئەو هاوڵاتیە بە ناوی بێهزاد ڕەسووڵی ڕێکەوتی چواری گەلاوێژی ئەمساڵ کاتی سەردانی لە شاری ئیسفەهان بە مەبەستی چاوپێکەوتنی لەگەڵ کوڕەکەی لەلایەن هێزەکانی ئیدارەی تڵاتەوە دەست بەسەر و دواتر ڕەوانەی گرتوخانەکانی ئەو ناوەندا ئەکرێت. ناوبراو لە پاش تێپەڕاندنی 33 ڕۆژ لە گرتوخانەکانی تڵعاتدا مانی لە خواردن گرتووە و پاش زیاتر لە 2 مانگە مافی چاوپێکەوتن لەگەڵ بنەماڵەکەی پێدراوە. کۆبوونەوەی کرێکارانی شرکەتی نەوتی فەلات قاڕای شاغڵ لە بێهرگان. ڕۆژی شەمە ڕێکەوتی 19 ڕازبەر کۆمەڵێک لە کرێکارانی شرکەتی نەوتی فەلات قاڕای شاغڵ لە ناوچە عەمەڵیاتیەکانی بێهرگان دژ بە وەدی نەهاتنی داخوازیەکانیان کۆبوونەوە. بەشداربووانی کۆبوونەوەکە بە وتنەوەی دروشم و هەڵکردنی پلاکارد خوازیاری بەرزکردنەوەی ئاستی ئەقدەس بە پێی ڕێژەی هەڵاوسان دابینکردنی بیمەی دەرمانی کارامە ئیمەنی شوێنی کار ئەمنیەتی پیشەیی و هەروەها ئیمکاناتی ڕفاهی پێدانی ئەقدەس و مەزایە دواخراوەکان بەکردەوە دەرهاتنی یاسای 15 ڕۆژکار 15 ڕۆژ پشودان وەرگرتنی هێزی کاری نوێ و هەروەها بایەختانی بەرپرسانی ڕژیم
بە داخوازیەکانی کرێکارانی شرکەتی نەوت. مانگرتنی بەندکراوێکی سیاسی عەقیدەتی لە خواردن. ڕۆژی شەممە ڕێکەوتی 19 ڕازبەر 1404 هەتاوی بەندکراوێکی سیاسی عەقیدەتی خەڵکی شاری زاهدان پاش پەسەندکرانی حوکمی سێدارەکەی لەلایەن دەستگای قەزای ڕژیمەوە مانی لە خواردن گرتووە. ئەو هاوڵاتیە بە ناوی حسێن شاهۆزەهی تەمەن 29 ساڵ ڕێکەوتی 19 سەرماوەز 1401 هەتاوی لەلایەن هێزەکانی ئیدارەی دەسەڵاتی شاری مەشهەدەوە دەست بەسەر کرا بۆ وەڕەوانەی گرتوخانەکانی ئەو ناوەندەکرا. ئەو بەندکراوە زیاتر لە 6 مانگ لەلایەن هێزە ئەمنیەکانی ڕژیمی کۆماری ئیسلامیەوە ئەشکەنجە و ئازارێکی زۆر درا و پاشان ڕەوانەی بەندیخانەی وەکیلابادی مەشهەد کرا. حوکمی سێدارەی ئەو زیندانیە پاش وەرگرتنی دانپێدانانی زۆرە ملێوە بە تۆمەتی پیلان ڕشتن بە مەبەستی هێرش بۆ سەر وستانداری مەشهەد وە تێرۆری ئاخۆند عەلەمولهودا لەلایەن دادگای ئینقلابی ڕژیمەوە ئەو حوکمی سێدارەیە بەسەردا سەپێنراوە. و دوایین هەواڵماند سەبارەتە بە ناڕەزایەتی کرێکارانی فرۆشگاکانی ڕەفاه لە ئێران. ڕۆژی شەممە 19 ڕازبەر کۆمەڵێک لە کرێکارانی شاغڵ لە فرۆشگاکانی ڕەفاه لە ئێران دژ بە پێنەدانی حەقدەستەکانیان ناڕەزایەتیان دەربڕیوە. کرێکارانی ناڕازی ئاماژەیان بەوە کردووە کە سەرەڕای بە دوواداچوون و هەروەها چەند مانگ دەربڕینی ناڕەزایەتی هێشتا لەلایەن بەرپرسانەوە نەک تەنیا حەقدەستەکانیان پێنەدراوە بەڵکو هەڕەشەی سازکردنی دۆسیەشیان لێکراوە. ناڕازیان لە بەردەوامی کۆبوونەوە و ناڕەزایەتیەکانیاندا خوازیاری بەرزکردنەوەی یاستی حەقدەست بە پێ ڕێژەی هەڵاوسان، دابینکردنی بیمەی دەرمانی و ئەمنیەت و ئیمەنی پیشەیی، پێدانی حەقدەست و مەزایە دواخراوەکانیان و هەروەها بایەختانی ڕژیمی کۆماری ئیسلامی بە داخوازیەکانی کرێکاران بوون. بینەرانی خۆشەویست گەشتی هەواڵەکانتان پێشکەش کرا. کات و ساتێکی خۆش بۆ هەموو لایەک.